ئەمڕۆ سعات 1:30 سعات بۆ 1:30 هێزێک هەڵی کوتایە سەرمان جامڕەژم و سیارەکانیان دووە نەوشە بوون بە ڤیدۆک دامانە کە چیمان پێەکەن و چیمان لێەکەن و چێر جنێ و بە پۆلیس و ئاسایی ژێن لەگەڵیا ئەڵێم بۆچی پەلاماریان نام خۆناقەت فەنگ بۆ ئێرە پەلاماری سیلاحەکانمان میدان لێ هێنامەوە بە 12 کەس پەلاماریان ناوم پەنجەم برینارە ئێرەم گورچیلەم عینەشم بەلەقا تەسویرەکان هەمووی تایەتی هەموویمان گرتووە بە ڤیدۆ چێویستی دوای ئێنە بۆ کەناڵە بەڕێزەکان ئەڵێم لەبەر چی ئەماکەن 2000 جنێوی ناشرینیان پیاین ئەوەنە نەمانەوە دەستی خۆیانیان وەشان و ڕۆشتن ئیتر نازام ئەمی هێزە سەر بە کوێیە سەر بە چلایەتێکە ئێمە کاسبین تقریبانەوە 21 ساڵە لە عقاریا کاسپیەکەم هەتا ئێستا کەس پەنجەیەکی بۆ ڕانێکێشاوم بە هەست و ئەمەیەک بێ معقول نییە هێزێک هەڵەتێستا کاتی نیوەڕۆی مەطعەمەکەی منە شکانیان ئەو خەڵکەدا وەساب و تەعەجوبی لێهکات لەسەر چه ئەساسێک بۆچی کاکە ئێمەش یەکێتین ئێمەش خوێنمان ناوە ئێمەش کەسوکانمان هەیە ئەبێ بزانی چێن ئەمانە قوبوڵ ناکری ئەم وەسا ئاوایی بۆ ئەم بەڕەڵاییە ڕووبرا بۆ هەموو هێزێک پێیا بێت و هەڵکردە سەر کەسێک کاسبم لێرە ئەبێت بۆم ڕوونکەنەوە بزانم بۆچی قوربانیجان بۆچی وامالیەکەن ئەڵێم چیان ئەڵێ گوب خۆتۆ بۆ نییە قسەکەی مێز و ئەم مێزەی لە بەردەمی منایە بە پارە و بە دەخیلە و بە هەموو شتێک و هەڵیانە سەر عەرزەکە بەخۆ ناقەتفان کێشایانە بێرەمە بۆ گورچیلەم میلی لێ هێنامەوە دانێشان ئەلەوێ پەلاماری سیلاحەکەیمە وتی بەیانینەوە تانکوژین ئەم عەسلە و تێتانکوژین ئەم عەسلە بۆ ئەمان کوژن بۆچی بەرەڵاخانەیەرە شاری بێساحێبە داوا لە لێشێتی نیشتمانی کوردستان ئەگەم موقیفی هەبێت بەڕاستی ناخۆشە ئێمە ژێشێتین ئەوە ڕسمی مانجەلال لەمە واسیوە یەشێتیم هەتا سەر ێسقان قوبوڵی شم نییە ئەمە لە کەسی قوبوڵ ناکەین با ڕوونی کەنەوە بزانین چییە من کرێکی ئەم کابرایە بووم ئەوە 8 ساڵە 9 ساڵە لەم دوکانەیە من هەموو شتەکانمان بە قانون و بە یاسایی تەواو کردووە محامی هەیە لە بینمانە ئەوە قانون ئەوە یاسا چۆن ئەڵێن نەکەینە بە ڕوودان بە ئاشکرا بێت تەواو بووم بۆم چۆڵ کردووە ئەمە مەطعەمە تازەکەی منەکەی بینن 2 ڕۆژە 3 ڕۆژە بۆم چۆڵ کردووە لە پێنجشەمەوە من ئەو هاوت شکاتی لێگرتم محکەمەی لێگرتم 1 کیلۆ محکەمەم بوو محکەمە تەعجیل کرا تەعجیلگا بۆ مانگێک بەمە تۆ پێی ناخۆش بوو پێی یاقز بوو ئیتر جنێ و قسە و تەبلیغی ئەمە و تەبلیغی شارەوانی و هەموو نوعێکەوە منی چوم شکاتم لێگرت ڕۆژیشان ئاوەکی لێگرتمەوە ئای سەربامی چوم مەزوو شکاتم لێگرت بام داوای میژە بێ من چوم داواکەم ئیلغا کردەوە تەنازڵم کرد لە حاکم وتم ئەم کابرایە لە تەمەنە گوناح بچێتە سجنەوە پێم ئەخز بوو ئەم هەستا لە دوایەوە تەمەن حەق العامی تیامێنێ هەموو شارەزای ئەزانێ حەق العام داوای کردووە دوای ئەوەی کە داوای کردووە ئەمڕۆ بە هێزێکی ڕەشەوە بە دووە نەوشەوە هەڵیان قوتاوەتە سەر من ئیتر نازانم من ئیجراعاتی منە بێت چی بێ و چی بکەم گوناح و زەمبی من چییە کاسبە من هەموو سلێمانیم ناسی سێ ڕبعی سلێمانی منە ناسیە و لام نانەخوا هێزە کێیە هەڵی کوتاوەتە سەر چێشخانەکە ئەنی تا چەند پەیوەندی بێوە کام چێشخانە من ئاگاداری ئەو شتە نیم ئێمە ئینسانێکی مەدەنین لەم گەڕەکە ئێمە ئەتوانم بڵێم 100 ساڵە شاری سلێمانین عایلی کەمالی حەکیماغا و جەمالی حەکیماغامان پێوترێ ئێمە لەو بابەتێنی هەڵکوتینە سەر خەڵک ئەو ئیشی ئێمە نییە لا یەزال لەم کاتەیە کە بۆت بۆسەکەم چەنەها کرێکیمان هەیە کرێمان بابە و محکەمە و لە گوڵ کەم تریشمان پێ نەوتووە ئەتوانێ ئەگەر بەڵگەی لایە لە ڕێی قانونەوە پێشکەشی بە دەستگاکانی دەوڵەتی بکات من خۆم شخصی خۆم ئاگاداری ئەو دەستدرێژیە نەبووم کە ئەو باسیەکە نەخێر من ئەوە محەلەکەم ئاگام لە هیچ نەبووە ئاگام لە شتانە نەبووە جێشتر ئێرە لەلایەن کامەرانەوە لێ هاتووە یان چۆن پێشتر لە ساڵی 2012ەوە کاکامەران لێرە کرێ چییە؟